سڵاوتان لێبێ من تەرزەجاف خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ڕوانگە لەگەڵتان بم لەم بەرنمەیە باز لە جەژن و پەیوەندی کۆمەڵایەتیەکان دەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر مەها حەسەن دەروونناس و مامۆستای زانکۆ مامۆستا عومەر چنگیانی مامۆستای ئاینی ڕۆژنامەنووس مامۆستا عومەر فەرهادی بەخێر بێن سەرچاو پێشەوەی بچینە ناو بابەتەکەمانەوە چەند ڕایەکی جیاوازی خەڵکمان وەرگرتووە با پێکەوە بینەری بین. ئێستا جێژن پێشاوی فەرقی هەیە لەبەر موبایلە و تەلەفۆنەوە هاتە سەماخ و تەلەفۆن جێژنە پێش بێ بەسەوە غەرەتە. پێشی ئێستا جەژنان خەڵک هەموو هاتووی یەکتری دەکرد خزم و کەس زیاتر هاتووی یەکتری دەکرد ئێستا جەژنانەکەش بوویتە مۆبایل هاوەتە ئێستا من دوو مۆبایلم پێەیە ئیدی جەژنانەکەی بە مۆبایل دەکەیت پێشان خەرک هەموو هاتووی دەکرد و جۆژنانە گەرم و گوڕ بوو بەس ئێستا ڕوحم نەماوە بە مۆبایلی جۆژنەت پیرۆزبی بەخوای لەکرە من بەنسبەتە من جۆژنانە نییە ڕوحم نەماوە. جەژنەکانی ئێستا بە تەلەفۆنە بە مۆبایل پیرۆز بایلەکەن جەژنانەی یەکدی پیرۆز دەکەن بەس جەژنەکانی قەدیم مار بە مار هاتووە یەکدیان دەکرد. جەژنی ئەمساڵمان وەکو جەژنانی پێشان نییە ئێستا خەڵکەوای لێ هاتووە هەر بە فەیسبوک و بە ئینستاگرام و بە ڤایبەر و هەر بەم شتانە پیرۆزبای لێکتر دەکات و کاکە سەبەبی ئەوەی کەوا خەڵک سەردانی یەکدی ناکەوەرێن ڕحم نەما ئەوە ڕاستە لەبەرەوەی هەندی دەمێ مۆبایل لە دەردێتین کوی باش و تازیە هەر بە مۆبایلی خلاصە بیت و هەر لەبەرەوەی خەڵک سەردانی یەکدی ناکاتن و هەرەوەیە. مامۆستا عومەر فەرهادی لە بەڕێستانەوە دەست پێەکەم تەکنەلۆژیا ئەو کاریگەری هەیە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان لە جەژنە؟ بەڵێ بێگومان ئەو کاریگەری هەیە بەڵام بەو شێوەیەش نییە کە لامایە بە بڵێنی هەربەیەک جاری ئەو پەیوەندیانە نەماوە ینی کەس بووە بە شێوەیە کە خەڵکیانی کەسی نزیشی خۆی لەبیر کرد بێ. ڕاستە پێشان پەیوەندی کۆمەڵایەتی بەتینتر بوو لە ناو با بڵێن لە گەڕێشێک لەوانەیە خانوو هەبوو دوو ماڵ سێ ماڵی تێدا بوو ئێستاکە هەر ماڵک لەوانەیە بەتەنیا لە خانەوەدا بێ شار گەورە بووە شارەکان هەمووی بەگشتی لە کوردستان با بڵێن ئەوە کەمێک لێکتر دوورن پەیوەندی ئەوە نەبوو یەکێک دەسۆ شارێک کە سەفەرشی دەکرد لە ماڵەوە ئاگیان لەوە نەبوو کە گەشتۆتە بەغدا با بڵێن یان نا ئێستاکە دەچیت لە هەر شوێنەکە لە بەو وەکو بەڕێزانەش ئاماژیان پێدا مۆبایل بوویتە هاوکاری ئەوەی کە بتوانین ینی پەیوەندی لەگەڵی بکەن لە باتی ئەوەی یەکتر ببینن بە قسە بە مۆبایل قسە لەگەڵ یەکتر دەکەن بەڵام دیسان لە ناو خەڵکی نزیک لە خۆ ینی بڵێن مەسەلەی خزمەتی کە نزیکە ئەو ڕێگر نەبووە لەوەی کە ینی ئەو دابوونێت هەرماوە بەڵام ڕاستە ئەوەی تین و چێژی جارانی نییە بەڕاستی. مامۆستا عومەر چنگیانی لە ناو ئاینەکانە ئاینی پیرۆزی ئیسلام و ئاینەکانی تر تا چەند لەوانەیە جەنابەت زیاتر باسی ئاینی ئیسلامان بۆ بکەیت تا چەند ئەو سێلەی ڕەحم و ئەو هاتوچۆکردن و ئەو کۆبوونەوەی خێزان بەیەکەوە گرنگە و چۆن باسکراوە؟ با سەرەتا چیتر دابنزێنەوە بۆ قسەکانمان ئێمە لە بەرامبەر جێژنێکی ئاینی ئاین نەک جێژنێکی نەتەوەی باس لە جێژنێکی ئاینی دەکەین. جێژنی ئاینی وەکو موسڵمان باسی ئیسلام دەکەین دوو جێژنەی هەیە کە جێژنێکیانە دوای پشوویەکە بۆ بەڕۆژبوونی مانگێک جێژنێکی شیانە پێی ئەوترێ جێژنی قوربان واتە جێژنی قوربانیکردن و ئەو جێژنەی کە حەجی تیا کراوە لە نۆی مانگەوە دەستی پێکردووە نۆی ذیلحیجەوە کە بەرامبەر بۆ 11 سپتەمبەر ئەمساڵ. ئەم دوو جێژنە کە پێوتێ جێژنی ئاینی خودی جێژن تەفسیری ئێمە بۆ جێژن ئەبێ ڕاستکەینەوە ئایا جێژن بریتیە لە خەرجی یا خودی جێژن خواپەرستیەکە لە خواپەرستیەکان. جیاوازی نییە لە پیرۆزیەتی نێوان ڕەمەزان و جێژن تاوەکو لە ڕەمەزانە مرۆڤ خۆی بگرێتەوە لە هەندێ سنوور بەزاندن لە جێژنا ڕێگەی پێ بدرێ بەڵکو ئەوەی لە ڕەمەزانە ڕێ لێگیراوە جۆرە پەرستنێک بووە کە دەبێ کە کردوەتی لە جێژنەیشا دووبارە خۆگرتنەوەکەی لە کۆمەڵێشتی تر ئەویش دووبارە پەرستنیەکە. لە جێژنی قورباندا کۆمەڵێشت هەیە
سنووری ڕۆژی جژنی قوربان لە ڕۆژی عرفەوە دەست پێکە لە عسری ڕۆژی عرفەوە دەست پێکە هەتا بانگی مەغریبی چوارەم ڕۆژی جەژن کاتی الله ئەکبەرکردنە کەوابوو جێژنەکە خاڵی یەکەم تێدا بریتە لە الله ئەکبەر وتنی گەورە و پشوو ژن و پیا و مسلمانە الله ئەکبەرەکەن لە هەر شوێنەکەن ئەمە پارەی تێ ناچێ ئەمە بابەتە ڕۆحی مامۆستا ئاینەکە تا چ ڕادەیەک مامۆستایانی ئاینی توانیوانە ئەو کاریگەریە دروست بکەن لەسەر خەڵک کە ئەو هەموو مەسرفەی کە ئیکا لە کاتی جەژنە کە ئەبێتە بارگرانی لەسەری کە ئێستا خەڵکانێکی زۆر هەست بە دڵشکانەکەن لەگەڵ ئەم قەیرانە لەبەر ناتوانن جلی جەژن بۆ مناڵەکانیان لەبەرەوەی ئێمە کە سنووری شتەکان تێکەڵ دەکەین شتەکان تێکەڵ دەکەین کاغەزەکان ئاوێتە دەکەین شتەکان مامەڵی لەگەڵ ناکەین ئەو تەکنۆلۆژیایی کە جەنابەت دەتەوێت باسی لێ بکەی و مامەڵە نەکردنمان لەگەڵ خودی ئاینەکە پێداوەرە نەمانزانێەوە چۆنی بکەین زۆر کەم مامۆستایەکی ئاینی پێ دوایە ئەبێت چی بکەین بێگومان من دەمەوەکو کەسێکی شتێک شارەزار لە ئاینی ئیسلام قسەی تیا بکەم ئێمە کەی فێری ئەوە بووین ئاین لە کولتور جیاکەینەوانێ جژنی قوربان لە جژنێکی کولتوری جیاکەینەوە لەگەڵ جژنێکی دینیە ئەو وەختە تێ ئەگەین ئەو ئێشەی خۆمان بۆ خۆماندانەوە من دوێن ڕۆژی هەینی لە دەنگی کوردستان لە بەرنمەکەی خۆمان زۆر بە ڕاشکاوانە ئەوەم و وتم قەیرانی دارایی هیچ کاریگەریەکی نییە لەسەر جەژن ئەگەر ئێمە بزانین جەژن لە دینا یعنی چی بەڵام کە ئێمە لێمان تێکشووە دەستەواژەکان تێکەڵ بوون کە غەزەکانمان ئاوێتە کردووە بەم شێوەی لێدێ وازین جەژن ینی کۆمەڵێک شت پێغەمبەر صلی الله علیه و سلم ببەخشە پێغەمبەر صلی الله علیه و سلم برسی بوون بەڵام جەژنەکەیشی هەر کردووە لە جەنگا بوون جەژنەکەیشی هەر کردووە لە سەفەرا بوون جەژنەکەیشی هەر کردووە ئێمە لێمان بووە جێژنمان لێ بوو بە سفرە ڕازانەوەش لەو برنج و قەیسی سی و قەلسەربڕین جۆرەها بستە و چەرەسات و شربەتی لێک جودا لێمان بووە بەوەی بووە بە بۆنەیەکی نەبووە بە بۆنەیەکی کۆمەڵایەتیش ئەمە کێشەیەکە خوشکەکەم کێشەکە لێرەدایە ئایا ئێمە شتەکان وەکو خۆی مامەڵەی لەگەڵ دەکەین وەک خۆی ینی وەکو یاساکەی خۆی کە دینە یا وەکو چۆنمان پێ خۆشە چۆن دیموکراتیەتەکە بە ئەمانەیە بەبەری خۆمانی پێوین ئەم قاتە قوماشێکی دەرەوە دروست کراوە بینەما من لە باتوێبی کە مەچاکەت و بانتۆڵێک وەکو مامۆسا عومەر کردومە بە شێوازێکی سلێمانەیانە لێ دووریوە ئەمانوێت دینەکەش هەروە لێ بکەین وی کوردێنین دەمانەوێت دیموکراتیەتەکەش کوردانە بێ ئیشتراکیەکەش کوردانە بێ ئیسلامەکەش کوردانە بێ ئەمەش نابێ خی گەورە جەژنی قوربانی بۆ دیاری کردووی بریتە لە کۆمەڵی عیبادە کۆمەڵ عیبادەکە الله ئەکبەرکردنە نوێژی جێژنکردنە و قوربانیکردنە ئەگەر کەسێ بیبێ کە ئەمەش دووبارە ئەگەڕێتەوە بە خزمەت بۆ کۆمەڵگا کەی فێری ئەوە بووین مامۆستایانی ئاینی گوتت ئەرکیان کێشاوە من لەو بڕوایانیم بەڕاشکاوی من بەوە ناسراوم کە قسە دەکەم ئێمە مامۆستای ئاینیمان نییە ئێمە مندیل بەسەرمان زۆرە ئێمە کارمەندی ئەو قافمان زۆرە ئێمە مێزەر بەسەرمان زۆرە با بین بزانین ئەوانەی لە پێ مزگەوتەکانی کوردستانە ئەمڕۆ لە 102یان لە قورئانتی ئەگەن خودی قورئانتی ئەگەن جاکۆکی کەسێک خۆی عرە بەڵێ فاقد و شەی ئیلای عطیهی کەسێک خۆی شتێکی پێ نەبێت چی ئەدا دکتۆر تا چ ڕادەیەک ئەم قەیرانە داراییە لە ڕووی دەرونیەوە خەڵک بەرامبەر جەژن و بەرامبەر ئەو پەیوەندیانە و بەرامبەر ئەو خۆشیی کە لە جەژنا هەیە کە هەمومان لە مناڵیەوە فێری ئەبین تا چەند کاریگەری هەیە لەسەر خەڵک بەڵێ لە سەرەتاوە پیرۆزبای جەژن لە ئێوە و لە هەموو خەڵکی کوردستانەکەم بەڕاستی مرۆڤ کۆمەڵە پێداویستێکی هەیە ئەو پێداویستیانە یەکەم جار فسیۆلۆجیە دوای ئەوە هەستکردن بە متمانەیە دوای ئەوە دێ هەستکردن بە ئینتیما واتە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەگەر مرۆڤ نەتوانێت پێداویستی فسیۆلۆجیەکان پەیدا بکە و هەستکردن بە ئەمان بە متمانە پەیدا بکە بیر لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ناکە گشتی تر هەیە پێشتر ئەبێ بیری لێ بکاتەوە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە کە دەبینین ئێستا زەعیفە و خصوصا لە جەژن ئێستا زۆر کەسێ ئەڵێ من ناتوانم سەفەر بکەم بۆ ماڵی دایکم ناتوانم بیان بینم لەبەرەوەی پارەم نییە وەلم نەگرتووە لەلایەک جەژنانەکەش لەلایەکە و برازا و ئەبێ هەمووی ئیتر ئەم پەیوەندیانە زەعیفە بێ خصوصا ئێمە لە جەژن مرۆڤ بخۆمان لەبەر ئیش و کارمان و لەبەر وەزیفەمان چاوەڕێ جەژنەکەین مامۆستا عومەر لەسەر قسەکانی دکتۆر دیسان باسی کەینەوە ئایا ئەو پەیوەندیانە لاواز ئەبن پەیوەندی جەژن و ئەوانە
با بڵێن ینی بۆ نمونە هەموو کە سەردانی یەکتری دەکرد خزم و نزیک ئەوانەی کەلێک نزیکن مەسەلا ڕۆژی پێشی زژن کە ڕۆژی عرفەی پێدەن کە لە ڕۆژی ینی عرفە وەرگیراوە ینی ئەوە ڕۆژەی کە لە حەز لە سێ عرفە دۆستن کە پێیان دەگۆ عرفە هەموو خەڵک دەسۆ سەر قەبرەکان قورئان خوێندن هەبوو سوورەتی یاسین و تەبارەکەیان دەخوێند خەڵک سەردانی یەکتری دەکرد جەژنی یەکەم لە ینی پاشی پرسە گەر یەکێک بڵێن لە دوامین ئاخیر ڕۆژی جەژنی قوربان ینی کۆچی دوای بکردووە جەژنی ڕەمەزان کە دەهاتەوە ساڵی دوایی ئەو جەژنیان وەکو تازیە وەکو پرسەدا دەناوە ئەو پەیوەندیانە پێشتان پێشتر ینی زۆر بەهێزتر بوو ژمارەی دانیشتوان کەمتر بوو پەیوەندی تر ئەو وەکو باسمان کرد ئەو شتە نوێیانە نەبوو ئەوەی کە ئێستاکە هەیە ئەو بەڵام ئەو تەکنەلۆجیایە ئەتوانین بڵین دەورەکەی خراپەیان باشە لە کاتێکا کە ڕەنگە خەڵک لە کاتی جەژنا تەنها هاتوچۆی نزیکەکانی خۆی بکە بەڵام بە مۆبایلەکە ئەتوانێت بەڵێ ئێستاکە زۆر شتیوا بۆ بەپرسە بەنامەیەکی مۆبایل دێنێری بەڵام لەوانەیە ئەو بە باش گەیشتنەکەی بۆ ئەو شوێنە بە ئۆتۆمبیل بچی بە تەکسی بچی بە لەوانەیە ینی ئەو مۆبایل ئەو شتە تازانە نوێیانە کار ئاسانی بۆ کردووە بەسەرێک ناڵێم ئەوەی خراپە بەڵام لەوانەیە لە هەندێک شتی کۆمەڵایەتی پەیوەندەکانی کەمەکیانی سارتر کردبێتەوە ژیانی شوایە خۆژیان لە ڕۆکو ئێستامە وەکو سەدەی حەبدە ناژین وەکو سەدەی بیستیش ناژین ئێستاکە ئێمە ئەو گۆڕانکاریانە لە هەموو دنیا هەیە و پێویستیشە هەبێ بەڵام بە شێوەیەکی ئەو نەبێ ینی بڵێن ینی لە ڕووی عاتفی ئەوانە لەگەڵ پەیوەندی خێزان و خوشک و برا و کوڕ و دایک و باوکەوانە لەوە کەم نەکرێتەوە ئێمە کۆمەلگایەکی ڕۆژهەڵاتین و هەمومان بەسەر کۆمەلگای ئێمە کوردی کۆمەلگایەکی شما مەساش ئاماژی پێدا مسلمانین ئەو مسلمانە مەسەلا دابوونەریتی خۆی هەیە ئەو دوو جەژنەی لا پیرۆزە جەنی ڕەمەزان و جەژنی قوربان هەیە کە بە بۆنەیەکە لەو جەژنەیە ئەو پەیوەندی کۆمەڵاتیانە زیاتر ببێتەوە دکتۆر مەهات چیت پێ وایە کە کاریگەری چ هۆکارێک هەیە کە واکە خەڵکەکان کەمتر هاتوچۆی یەکتری بکەن لە جەژنا و ساردیەک بە جەژنەکەەوە دیار بێ بەڵێ پێش جەژن ینی ئێستا ئێمە لەو زوروفەی کە تەتەوری تەکنەلۆجی پێشکەوتن و ئەنتەرنێت زیاد بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان زعیف بووە هەستکردنی کۆمەڵایەتی و گرنگی کۆمەڵایەتی زعیف بووە لاواز بووە لە ناو خەڵک ئەمە عیلاقەی بە جەژنەوە نیە ئەمە پێش جەژن هەیە بەڵام ئێمە پێشتر ئەگەر سیر بکەین خەڵکەکە پێش مانگەی 2 مانگ چاوەڕێی جەژنی ئەکرد بۆ چاوەڕێ ئەکرد لەبەرەوەی زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان پتەوتر دەبوو بەقوەتر دەبوو بینی خزمان و بینی برادران ئەمە ئەگەڕێتەوە بۆ پێشکەوتنی تەکنەلۆجی و ئەگەڕێتەوە بۆ نەبوونی پارە و ئەم قەیرانە و ئەگەڕێتەوە بۆ کارکردن و ئیشکردنی خەڵک زۆر خەڵکەیە ئێستا لە کاتی جەژن هەر ئیشی هەیە ئێمە بە پێی تۆژینەوە بە پێی بەحث ئەم داتایەمان بەدەستکەوتووە کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان زعیف بووە لەمانە حتا زاناکانی دەروونزان باسەکەن ئەڵێن وەکو فرۆم و ئادلەر و هۆرنی باس ئەکەن ئەڵێن پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر زەرورە بۆ دروستبوونی کەسایەتی مرۆڤ بەڵام پەیوەندی کۆمەڵایەتیەکان لێرە ئەم نەزەریاتانە ئەم تیۆرانەکە دانرا وەختی ئەنتەرنێت و وەختی موبایل نەبوو وتکەوتیان پەیوەندی کۆمەڵایەتیەکان قەزیان ئەوە بوو پەیوەندی خەڵک بەرامبەر بە خەڵک یعنی بەدەم چاو یەکتری فیس تو فیس بچن لە لای یەکتری گرنگی بدەن بە یەکتری خزمەت یەکتری بدەن بەڵام کۆمەلگای ئێمە ئێستا ئەم لاوازی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئەگەڕێتەوە لە گۆڕینی سیستەمی ژیانیان گۆڕاوە سیستەمی ژیانیان گۆڕا بۆیە پەیوەندیەکە زعیف بوو و دێتەوە لەسەری لە جەژن ئەمە بۆ چاوەڕێی جەژن بە جەژن ئەەکەین تۆزی هەست بە کۆمەڵایەتیمان زیادەی بەس ئێستا هەم لاواز بووە ئەمەش ئەگەڕێتەوە وەکو وتمان باری ئابووری ئەگەڕێتەوە بۆ باری ئیشکردن ئەگەڕێتەوە بۆ باری ئەنتەرنێت دووری خەڵک لە یەکتری لە شوێنی جوغرافی ئەمە هەموو ئەگەڕێتەوە بۆ ئەمە بەڵام ئەگەر بمانەوێت چارەسەری ئەم کێشانە بکەین ئەبێ لە ڕێگای گفتوگۆکردن لەگەڵ خێزان لە ڕێگای ئەعلام بەرنامە وەکو ئەم بەرنامەیە مەثەلەن و لە ڕێگای پیاوانی ئاینی کە وەکو مامۆستاوەتی جیا بکەنەوە جەژن لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە باری ئابووری بەڵام شتێکی تریشمان هەیە لە دەروونزانی تەکیدی لەسەرەوەکەین کێشە مرۆڤ چەند پاڵەپەستۆی دەرونی هەبێ و کێشەی هەبێ ناتوانانی بیر بۆشتی دوورتر
بکاتن خۆی لە ناو کێشەیە ئێستا مەسەلەن باری ئابووری کێشەیە بۆ هەموو خەڵک جەژنیش تەواو بێ بیرەکاتەوە مەکتەب ئەکرێتەوە چی بکەم بۆ مناڵەکانم ئیتر دڵی خۆش نابێ بەم جەژنە یعنی قەیناکە ئێستا جەژن وەکو مامۆستاوەتی با مەسرف نەکەین بەسکە من مشکلەکەم هەبێ دڵم خۆش نابێ بۆ 3-4 ڕۆژە ئێمە بە مقابلە لەگەڵ خەڵک کردومانە ئەم شتانە ئیتر تۆ چۆن قەناعەتی کە نازانێ دوای جەژن ئەم پارێکە وەلی ئەگرێ بەشی ئەکا یان نە ئایا دوای ئەم مەعاشە هەموو ئەوە لەگرێ بەشی ئەکا تر ئەم کێشەیە تقریبا 2 ساڵ بەردەوامە لەگەڵ خەڵک ئیتر تۆ چۆن قەناعەت بە خەڵک کە 3-4 مناڵی هەبێ ئەمەش بوویتە کێشەیەکی ئەساس بۆ پەیوەندیە کۆمەڵایەتەکان کە زایف ببێ لە بین مامۆستا عومەر فەرهادی کەواتە بە پێی قسەکانی دکتۆر مەها ئەم جەژن ئەو بارە قورسەی کە لەسەر خەڵک هەیە جەژن نابێ بە هەناسەیەک بۆ ئەوەی کە تۆزێک ئیسراحەتێک با بەخۆی لەم مەشاکلانەی کە هەیە بێگومان قەیرانی دارایش ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەیە لەسەر تێکدانی بارودۆخی بڵێن ناخی تاچی ئێمە لەین بەراورد من ئێستاکە شتێکم هاتووە بیری بەراوردم دەکرد لەگەڵ ساڵی وەکو پێشتریش ئاماژەم بێت ساڵی 40 و 50 لەو شاری هەورێرە باوڕکە پێشان لە زۆر جار هەبوو خەڵک خزم یان هەتا جیران هەتا خەڵکی ناڕێک لەگەڵ یەکتر بە مناسبەی جەژنەکە پێک داهاتنەوە ینی ئەوە دابوونێتێکی زۆر زۆر جوان بوو دیان بەڵێ دەیانگو جەژنە دەبی لە یەکتر ببورین دەستان لە ملیەک دەکرد پێک داهاتنەوە کە ناخۆشیان هەبووە قسەیان لەگەڵ یەک نەکردو نە هەر براو خوشک و براو ئەوانە ینی خەڵکی تریشە بووە دراوشێ بوونی لەگەڵ یەک بۆنەیەکی وا بووە بەڕاستی خەڵکەکە لە ڕووی دەرونیەوە بە شتێکی ینی پیرۆزی دەزانی ئەو پیرۆزیە لەوە بوو کە پەیوەندی کۆمەڵایەتیشی ئەتونتر دەکرد بەڵام ئێستا لەوانەیە هەموو شتێک گۆڕاوە باوش گۆڕابێ لەوانەیە ئەو گۆڕانکاری هەبێت مامۆستا عومەر چنگیانی جەژن بۆنەیەکە بەڕاستی ئەو جوانیانەی تایە کە گەردن ئازادی یەکتری و کە نقل خواردنێکە و کە پیاوەکان دەچن لە دەرگای دراوسەکانیان چکلێتێک وەرەگرن چی بکرێ لە لای ئێوە ئەو ئێوە بەرپرسی ئەو بابەتەن لەبەروی دەنگی ئێوە زۆرە لە ناو خەڵکەکان کە بۆنە ئاینیەکە وەکو بۆنەیەکی ئاینی جوانی کۆمەڵایەتی بمێنێتەوە من و تۆ خەڵکی شارێکین چاک لە پیرەمێردی حاجی تۆفیقتی ئەگەین بە ڕەحمەت بێ دەڵێ چاولێکەریە هەموو نوێژی کورد هەر بۆ ئەوەیە بڵێن نوێژمان کرد ئایا جەژن بریتە لە جەژن و سەیران و شادیە یاخود وەکو تر ئەڵێ جەژنە سەیرانە شادیە ڕەشبەڵەکە لێکبەربوونە فرسەتی پیاوی عادیە ئایا جەژن بریتە لە جەژنێک ئەو مانا پیرۆزیانەی کە ئاین لێمان دەخوازێ فعلەن ئەو کاتی من دەڵێم خات و تەرزە ئیدی ئەو نیگەرانەی لە نێوان من و تۆدا هەیە با لێرەوە کۆتایی پێبێنین ئایا وایە نا ئایا کە نوێژەکان دەکەین لە مزگەوتەکانە هەر یەکە لەو نوێژخۆنە بەڕێزانە کە ئەوە سەڵاو دەدەن و ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه دوایی کە هەڵەسین لە بازاڕە تا چەند بڕوامان بەوە هەیە ئەو سەلامەیمان پەخش کرد ڕاستمان کرد ئەو نوێژ خوێنانەی کوردستان کە بەشێک لە بازرگانەکان کە مزگەوتێکی گەورەش دەکاتەوە لە هەمان کاتیشە ئەڕوا بۆسین بە کوالێتیەک شت بۆ من دێنێ کە گڵۆپێکم بۆێنێ 8 سەعات بڕ نەکە هەر شتێکم بۆێنێ بۆ و هیچ چاودێریەکیش بەسەرێونێ چونکی ئەو سایان و لەو دی و هەر پیاوێکی گەورەوە ژنێکی گەورە هەیە ئێستا لەو دی و هەر دیت زێک و دەست بڕێکەوە بەرپرسێکی گەورە هەیە بەرەوە ئەو وەسعیوالاتوە لێرەوە شتەکان هەموو ئاوێتە بوون کاغەزەکان بەسەر یەکاشون ئەمما جەژن ببێتە هۆکار ببێتە هۆکار لە پاکی باو باپیران ماکو مامۆساندی ئاماژەی بۆ مێژووی کۆن کرد لە پاکی دەرونی ئەوان وا بۆ جەژن ڕنگدانەوەی هەبووە هەرچەند ئەو پاکیش من تەسلیمی نابم هەر لەو پاکی دەرونیەی ئەوان بووە کە هەموو شتێک عەرەباوە لە وڵاتی ئێمەدا لە ناوەکانمانەوە و لە کولتورەکانمانەوە شتێک ئێمە کولتورێک هەیە پێوتێ کولتوری عەرەبی کولتورێک هەیە پێوتێ کولتوری دینی شتێک هەیە پێوترێ ئاین ئاین کە هاتووە بۆ ئێمە لەگەڵ کولتوری عەرەبیە تێکەڵ بووە کە هاتووە خۆی کردو بەناو ئێمەیە خەڵک لی تێک چووە لە بینی ئەوەی کامە ئاینە وەکو ئاین وەری بگرێ کامەی یابەیە کردوویەتی لای ئەویش هەر بووە بە ئاین ئەمە شتەکان دەبێت چاکرێتەوە ئەمە جەژن بریتی نییە لە ڕواڵات بریتە لە پاکردنەوە لێرەوە دەست پێ دەکا پاکردنەوەکە لێرەوە دەست پێەکە کە دەڵێ گردنە ئازابێ فعلەن دوای ئەوە تەواو
چۆن بێ ئەم گردن ئازاییە بریتە لە ناخپابوونەوە لەگەڵ یەکتریە جا ئەم ناخپابوونەوەیە ئەگەر توانیمان لە یەکتر بینی نابوو شتێکی پیرۆزە شتێکی باشە ئەگەر نەمانتوانی لە یەکتر بینی نابوو دین پێمان دەڵێ ئەن تەدعوە لأخیکە لأختیکە بینەکەوە بینە ڕەبێک لە نێوان خۆت و خوایە گردنی ئازاکەیت و بۆیە پاڕێتەوە کە زانیمان دین پێمان دەڵێ لە نێوان خۆم و خوایە گردنی ئەوم ئازا کرد ئەو وەختە ئێستا ئەو هەندێکە بەدەستمەوە دەبێ هۆکارێکە من بەباشی بەکاری دێنم و پەیوەندێکە ئەو سەردان و قەرەباڵغێشی نابێت و بەتابەتی ئێمە وڵاتمان لە بەردەمی قەیرانێکی سیاسی کە هجومی تیرۆریستیمان بەسەرەوە هەیە ڕەنگە هەموو قەرەباڵغیە بقۆزنەوانێ بۆ لێ تێکدا دەستخۆش دوایەوەی گەیشتینە ئەو ئەنجامەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان فعلەن خەلەلیان تایە چی بکرێ بۆی ئەو پەیوەندیان لە بینی تاکەکانە باش بکرێت وەکو پێشنیارێک بەڕاستی خۆی پەیوەندی کۆمەڵایەتیەکان نیشانەی درستی دەرونیە نیشانەی درستی جستەیە درستی دەرونی و جستەی بۆ کەسەکە ئەپارێزێت و دوورکەوتنەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیان بەعکسی بکرێت بۆ ئەوەی کە ئەو پەیوەندیانە کەمێک بەعکسەوە بێ ئەبێ یەکەم جار ئێمە بە ڕێگای پەروەردە بە ڕێگای فێرکردنی مناڵەکان و هەرزەکارەکان بە ڕێگای کردنەوەی خول لە بۆ هەرزەکار و گەنج لە ڕێگای ئەعلام دەوری زۆر هەیە لە ڕێگای پیاوی ئاینی دەورات بکرێتەوە و هەروەها لە بەرنامە لە تەلەڤیزیۆن بکرێتەوە چۆنیەتی دووبارە بوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێوان خەڵک و هەروەها ئەبێ ئەو کەسانێک کە پرۆسەی زەواجیان نەکردووە فێر بکرێن چۆن ئەو ئەنتەرنێت و کۆمپیوتەر و ئەوانە بەکاری بێنن بەڕاستی چونکو ئەم تەتەوەری تەکنەلۆژیە زۆر تەسیری کردووە کاریگەری هەبووە لەسەر ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە و هەروەها ئەبێ معنای مرۆڤایەتی بە خەڵک تێبگەینن خصوصا لە مەرحەلەی هەرزەکاری کە ئێمە بابەتێکی وامان نییە لە قۆناغی هەرزەکاری فێر بکرێ ئینسانیە معنای چیە مرۆڤایەتی کە من تێگەیشتم ئەو معنایە ئەتوانم مامەڵە لەگەڵ بەرامبەرەکەم بکەم قیمەتی مرۆڤ بزانم یڵە ئەتوانم ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بە شێوەیەکی تر مامەڵی لەگەڵ بکەم زۆر سپاس مامۆستا عومەر وردە کاڵ بوونەتەوە ئەوانەی کە پەیوەندیان بە جەژنەوە هەیە من بیرمە جاران پیاوانی گەڕک هەر هەموو ئەچون یەک بەیەک ماڵەکانیان پیاوەکان هەڵەگرت ئێستا زۆر شت هەیە نەماوە بەڵام من مەبەستم لەم 2 ساڵەی کۆتاییەکە ئێمە لە قەیرانین ئەمە ئەبێتە مەترسیەک بۆ ئەوەی کە بارودۆخەکەش ئاسایی بۆەوە ئەم پەیوەندیانە هەر بەکەمی بمێننەوە ئەگەر بە کورتی لە بەرەوەی بە کورتی بەرە دەزانم لام وایە ئەو پەیوەندیانە ینی ڕۆژ بە ڕۆژ لە هین کترە من چوومە گەڕێک 4 ساڵ لە گەڕێکی تازەی هەولێر بووم باوەڕ بکە یەک کەسم ناسی لە دراوسەکانم 2 ماڵمان بین بوو ئەو منی ناسی کوڕی پیاوێک بوو کە کاتی خۆی لە گەڕێکی تێراوە دراوسێمان بگوتی تۆ فلانی گوتم بەڵێ من کوڕی فلانم ئەوە باوەڕ کە 4 ساڵ یەک جیرانەکانم هەر هەمویانم لەناسی هیچ جەژنەش کەس پیرۆزبایی لە کەس نەکرد ئەو قسەی دەکەم لەو ساڵانی دوایی ئەو پەیوەندیانە کەم بوویتەوە بەڕاستی مامۆستا عومەر وەکو کۆتایی چونکە کاتمان کەم ماوە چی بکرێ بۆەوەی ئەم پەیوەندیانەی کە لە بینی دراوسەیە لە 4 ساڵ جارێک یەکتری نابینن ئیتر ئەو کاتە بۆ جەژنیش لەوانەیە یەک نەبینن ئاسایی بێ چی بکرێ بۆ ئەوەی تەکنۆلۆژیا پەیوەندەکانی فراوانتر کردووە تەسکی نەکردوەوە بەڵێ پەیوەندیەکانی فراوانتر کردووە تەسکی نەکردووە تەکنەلۆژیا تۆ بەهۆی فەیسبوکەتەوە زیاتر لەوانە ئەناسی کە ئەو سعات ناسی کچەکەت و کوڕەکەت و منیش هەروەها منداڵەکانم و تەنانەت خێزانیشم بە هەمان شێوە پەیوەندیەکان زۆرتر بووە بەڵام پەیوەندیەکان دەرەنجامی ئەوەی شارستانیەک هاتووە ئێمە نابێت ڕوبەڕووی بوێنەوە بەڵام مامەڵی چۆن لەگەڵ بکەین خانەوادە تێک نەچێ بەشە خانەوادەیەتێکەش بمێنێتەوانێ بەشە کۆمەڵایەتێکەش بمێنێتەوە بەشە دراوسەیەتێکەش بمێنێتەوە هەڵسوکەوت لەگەڵ هەر یەکێکیانە پێوەرەکان تێک نەدەین ئەمە زۆر گرنگە تەوازۆن ڕاگرتن بڵانس ڕاگرتن بۆ پەیوەندیەکانی
تاک بەخۆی و خانەوادەکەیەوە بەهێز بکەینەوانێ باوک دابنیشە لەگە مناڵەکانی گویان لێ بگرێت کچ و کوڕ بە یەک چاو تەمەشای کچ و کوڕەکەی بکە ئەگەر کوڕەکەی هەستی کرد لە ڕێگەی مەسیجێکەوە لە ناکاو مەسیجێکی بۆ هات پیرۆزبایی لێ نەکات و پێ نەکەنێ بەڵام ئەگە کچەکەی هات داروفەلاقی زۆر سپاس مامۆستا سپاس بۆ میوانەکانم سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا بەرنمەیەکی تر هەرشاد بن.